بۆ ڕێزگرتن لە 23مین ساڵیادی تیرۆرکردنی عەبدوڕەحمان قاسملو سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران و هاوڕێکانی لە کاتی گفتوگۆدا لەگەڵ دیبلۆماتانی کۆماری ئیسلامی ئێران لە 13ی مانگی حوتی ساڵی 1989 لە شاری ڤیەنای نەمسا ئۆتریش ناوەندی کورد و یەکێتی گەنجانی کورد بۆ مافی مرۆڤ و هەروەها ئەنجومەنی ڕێبەراتی بۆ مافی مرۆڤ لە دەڤەری واشنتن کۆڕێیه دەچی سازدا و تێیدا کوردانی هەر چوار پارچەی کوردستان بەشدار بوون. هەروە لێکۆڵەران و شارەزایانی بوارە جۆراوجۆرەکانی ئەمریکایی و ئەوروپایی پانێڵێکیان لەسەر کەسایەتی دکتۆر قاسملو و ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئامادە کردبوو. سەرەتای کۆڕەکە بە سرودی ئەی ڕەقیب دەستی پێکرد. کۆڕەکە کە بە زمانی ئینگلیزی بوو تشی خستە سەر ژیانی عەبدوڕەحمان قاسملو و خواستی کوردەکان و هەڵوێست و کارەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە جودابیران و چۆنێتی لە ناوبردنیان بە ڕێگای دەستگا دیبلۆماتەکانی و بەکرێگیراوانی لە دەرەوە و ناوەی وڵات. هەروەهاش دەربڕینی نێگەرانی لە هەڵوێست و ڕافتاری کۆمەلگانی نوتەوەی بەرامبەر بە ئێران. کارۆل پرۆن هوبەر لێکۆڵەر و نووسەر کە لە نێزیکەوە ئاشنایی بە دکتۆر قاسملو هەبوو خۆشحاڵی خۆی لە بەشداریکردنی یادکردنەوەی ئەو ڕێبەرەی کورد دەربڕی. So how did a bright light like Qasmlu fall prey to the actions of political miscreants in Vienna, Austria? ئیمڕۆ من لێرم بۆ ئەوەی دەربارەی دکتۆر قاسملو قسە بکەم. باسی ئەوە بکەم کە چۆن چرایەکی وا ڕووناچی وەک قاسملو بووە نێچیری دەستی کردداری سیاسی لە ڤیەنادا و تیرۆرکردنەکەی لە ڤیەنا بەڵگە و ئاسەواری ڕوونی لە دوای خۆی جێهێشت کە هەموویان ئاماژە بە باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی ئێران دەکەن کەوا بە تیرۆرکردنەکە تێوەگلاوە. کارۆل لە وتارەکەیدا وتی لە 1970 ساڵێک پاش ئەوەی خومێنی هاتە سەردەسەڵات لیستێکی 500 کەسی لە سیاسەتکاران و ڕۆشنبیرانی ئێرانی ساز کرد کە وا دەبیندران وەک دوژمنانی ئیسلام. دوژمنانی ئیسلامیش مانای دژایەتیکردنی ڕژێمەکە بوو. زۆر لەو جودابیرانەی ئێرانی ڕایان کردە دەرەوەی وڵات بەڵام ڕژێمەکە یەک بە یەک ڕاویان یەکرد. کارۆل برۆن هوبەر کە نووسەری کتێبی مەرجی قاسملوی کووردە لە درێژەی باسەکەیدا گوتی سوپاس بۆ دادگای تیرۆرکردنی سادق شەرەفکەندی و سێ لە هاوڕێکانی لە بەرلین کە بە دادگای میکۆنۆس ناسراوە کەوا بەڕێگای ئەو دادگایکردنەوە بە شێوەیەکی ئاشکرا و فەرمی ئەوەمانزانی کەوا تیرۆرکردنی جودابیرانی سیاسی لە ناو و دەرەوەی ئێران ڕاستەوخۆ لەلایەن خومێنیەوە فەرمانی بۆ دراوە. پاش مردنی خومێنی کۆمەڵێکی بچووکی بە ناوی کۆمیتەی کردداری تایبەتی ئەرکەکەی گرتە دەستەوە کە بریتی بوو لە ڕێبەری باڵا سەرۆک و وزارەتەکانی دەرەوە و هەواڵگەری هەروەها سەرۆکی سوپای پاسداران. نەخشە و پلانەکانی ئەو کۆمیتەیە بۆ لەناوبردنی جودابیران بە ڕێگای تیرۆرکردن بە تێپەڕبوونی ساڵان بەرفراوان بووە و بووە ڕێبازێکی دەرەوە و ناوخۆی ڕژێمەکە. کارۆل گوتی جا نیشانەی دیاری بایەخدانی ڕژێمەکە بەو جۆرە کردارانە ئەوە بوو کاتێککە یەکێک لە بەکرێگیراوان کارێکی تیرۆرکاری ئەنجام دات و دەگەڕێتەوە ئێران پاداش دەکرێت وەک دانی پلە و پۆستی بەرز لە ناحکومەتدا. کارۆل برۆن هوبەر هەروەش ئاماژەی بەوە کرد کە کردارانی هەنیەکان لەلایەن هێزی قودسەوە ئەنجام دراون. گوتی جێگای داخە کە لە مەسەلەی تیرۆرکردنی دکتۆر قاسملو حکوومەتی ئەوسای نەمسا ئۆتریش گوناهبارە بەوەی کە ڕێگای لە تاوانبارانی ئەو ڕووداوەی نەگرتووە و زیاتر بەرژەوەندی سیاسی خۆی لە بەرچاو گرتووە کە بۆ هۆی ئەوەی تاوانباران بگەڕێنەوە ئێران پاداش بکرێن. هەموو بەڵگە و ئاسەوارەکان ئەوە دەسەلمێنن کە دیبلۆماتانی ئێرانی لە ڤیەنا بە تیرۆرکردنی دکتۆر قاسملو و هاوڕێکانی تێوەگلاون و حکوومەتی ئۆتریشش هیچ هەنگاوێکی دژ بە ئێران نەناو پشتگوێی خست. کارۆل گوتی من دکتۆر قاسملوم زۆر باش دەناسی و لە ساڵی 1983 لە پاریس چاوم پێکەوت و بووینە هەواڵێکی زۆر نێزیک و ڕۆژێک بابەتێکم لەسەر یەڵمازگۆنای نووسی بوو پاش مردنەکەی کە ئەویشم دەناسی ئەو بابەتەم بە قاسملو نیشاندا پاش ئەوەی بابەتەکەم وەرجێڕابوو قاسملو بە منی گوت کارۆل ئەو ڕۆژەی کە من دەمرم حەز دەکەم کتێبێک لەسەر ژیانم و گەلەکەم بنووسی جا کاتێک کە تیرۆرکرا من بڕیارمدا کتێبێک بنووسم نەک هەرتەنیا باسی داستانی ژیانی بکەم بەڵکو هەروەهاش باسی شێوەی کوشتنەکەی و تیرۆرکاری دەوڵەتی ئێرانی و تێوەگلانی حکوومەتی نەمسا بکەم. So I am here today to honor Qasmlu, to honor his vision, his life,
and also to bring a message of hope, because his vision, even though they assassinated him, his message is still alive, his vision is still alive, and they will never be able to kill, to eliminate. ئەمڕۆ من لێرەم بۆ ڕێزگرتن لە قاسملو، بۆ ڕێزگرتن لە تێڕوانینی، بۆ ڕێزگرتن لە ژیانی، هەروەش هێنانی پەیامی هیوا و ئومێد هەرچەندە کە تیرۆریان کرد، بەڵام تێڕوانین و ڕوانگە و میراتەکانی هێشتا هەرزیندون و قەت ناتوانن هومێد و پابەندی ئازادی کورد و خەڵکی ئێران بکوژن و لەناوبەرن. کارۆڵ سەبارەت بە تیرۆرکردنی دکتۆر قاسملو گوتی ئێمە پیاوێکی ئاشتی خواز و سنگ فراوانمان لە دەستدا، ئەوەی ئەو داوای دەکرد بۆ گەلەکەی داوایەکی ئاسان بوو، ئەویش بەدەستێنانی خودمختاری بوو بۆ کوردستان و دێموکراسیش بۆ ئێران. گوتی دوای ئەوەی جەنجی نێوان ئێران و عێراق کۆتایی هات، قاسملو زۆر مەترسی هەبوو لەوەی کە ئێران و عێراق تواناکانیان یەک بخەن بۆ لەناوبردنی شۆڕشی کورد وەک ئەوەی کردیان لە ساڵی 1975 پاش ڕێککەوتنی جەزایر. ئەو زانیاری هەبوو کە لەوانەیە ئەوە ڕوو بدات، بۆیە بڕیاریدا کەوا کاتی ئەوەیە دانیشن و گفتوگۆ بکەن. هەمیشە گەرەکی بوو وتیوێژ لەگەڵ ڕژێم بکات، بەڵام گرفتەکە لەوەدا بوو کە ناتوانێت گفتوگۆ لەگەڵ ڕژێمەکی وادا بکات. گرفتەکە لەگەڵ قاسملو خوێندنەوەی بوو بۆ ئەو شتانەی کە لە ئێران ڕوویان دەدا و خوێندنەوەی بۆ واقعەکە بوو، وەک مەسەلەی مردنی خومێنی و هاتنی ڕەفسەنجانی بۆ سەر حکم و وا خۆنیشاندانی کە بەڕووی جیهاندا دەکرێتەوە. قاسملو بڕوای بەوە دەکرد و ئەمەش تەنیا هەڵەی عەبدوڕەحمان قاسملو بوو. کاتێک قاسملو لە ساڵی 1970دا چوو بۆ بەشداریکردن لە یەکەمین کۆبوونەوەکانی ڤێننا لەگەڵ باڵیۆزخانەی ئێرانی، جەلال تاالبانی ئەو کۆبوونەوەی ڕێخست بوو لە ژێر بارودۆخەکی تۆکمەی ئاساییشدا و ئەو پارێزراو بوو، چوار گەڕی وتیوێژ ئەنجام دران و هیچ شتێک ڕووی نەدا و گرفتەکە ئەوە بوو کە ئەمە بەشێک بوو لە پلانی ڕژێمی ئێران بۆ ئەوەی وا لە قاسملو بگەێنێت کەوا ئێران نیازی خەراب نییە تاوەکو دکتۆر قاسملو قەوارەی پاسەوانانی خۆی کەم بکاتەوە. کۆبوونەوەکە کۆتایی پێهێنرا، چیتر جەلال تاالبانی ڕۆڵی لە کۆبوونەوەکانی قاسملو لەگەڵ ئێراندا نەما و بەنیهێنی داوایان لە قاسملو کرد ئامادەی کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی ئێرانی بێت و هەڵەی ناوبراو ئەوە بوو پارتەکەی لەم مامەلەیە ئاگدار نەکردەوە و پارتەکەی قاسملو دەیزانی ئەم کۆبوونەوانە بێ ئاکام دەبن. ئەو لە ناخیدا زۆر ئازا و دڵنیا بوو، بەڵام هەڵەی کرد. ئەم هەڵەیەش بووە مای لە دەستدانی ژیانی و هەروەها بووە مای ئەوەی کە گەلی کورد ڕێبەرێکی مەزن لە دەست بدات. ڕەحیمی ڕەشیدی وەک ئەندامەکی حزبی دموکراتی کوردستانی ئێران و یەک لە ڕێکخرانی کۆڕەکە سەبارەت بە وتەکانی کارۆڵ برۆن هوبەر لەمەڕ ئەوەی کە وتی قاسملو هەڵەی کرد کە بەبێ ئاگاداری پارتەکەی لەگەڵ دیبلۆماتانی ئێران لە نەمسا کۆبەوە کە بووە مای لە دەستدانی ژیانی. گوتی لە یادی 20 ساڵی شەهیدبوونی دکتۆر قاسملودا 3 ساڵ بەر لەوە ئێمە لە تیشکێوی وتوێژێکمان هەبوو لەسەر لەگەڵ تۆماس هامانبێری سەرۆکی ڕێکخراوێکی مافی مرۆڤ کە هێزگار بە ناودەنگە لە ئوروپادا وە کەسێکی هێزگار ناسراوە لە ئاسی نێونەتەوەیدا، وتی هەفتەیەک بەر لەوەی دکتۆر قاسملو بچێت بۆ وتوێژانە لەگەڵ بەڕێز هێرۆ ئیبراهیم ئەحمەد خێزانی بەڕێز مام جەلال تاالبانی سکرتێری گشتێکی نیشتمانی کوردستان و سەرۆک کۆماری ئێسایرا و لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیش دیدارێکمانە بوو لە ستۆکۆڵم. قاسملو دوای دیدارەکە پێی خۆش بوو زۆرتر بمێنێتەوە و پێی وتم من وتوێژم هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، من دەزانم ئەم کارە یەجگار پڕمەترسیە، بەڵام ڕەسالەتێکم لە سەرشانەوە ناچارم بیکەم. لەگەڵ ئەوەی کە کەم و کوڕی تێدا بوو پرسەکە هیچ قسەی تێدا نیە کە نەدەبا بەو ئاسانیە بچواتە ئەو پرسەوە، هەرچەند دوایی دیکۆمنتەکانیش ئەویان نیشاندا کە زۆر کەسایەتی لە ئاستی ئوروپادا و دەوڵەتی وتریشیش بە جۆرێک لە جۆرەکان ئاگاداری دانیشتنەکە بوون، بەڵام کەس ناتوانێت لە ئەماندا بێ لە تروریزمی دەوڵەتی و لە تروریزمێکە دەوڵەتێکی لە پشتە ئەویش بەتایبەت دەوڵەتێکی دەوڵەمەند کە دەستی بە نەوت و کانگای دیکەرا دەکات. پرۆفیسۆر ئیڤان ساشا شیهان لە بەشی کاروباری نێونەتەوەی و پەیوەندیە دیبلۆماتەکانی زانکۆی باڵتیمۆر لە وتارێکدا زیاتر تشی خستە سەر سروشتی ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران و گوتی جێگای شانازیە لە کۆڕێکی وادا بەشداری دەکەم چونکە دکتۆر قاسملو کەسایەتێکی بەرزی دنیای سیاسی بوو. گوتی دکتۆر قاسملو بەرگری لە پرینسیپ و دموکراسی و ئازادی دەکرد. وتی تێبینیەکانی من لەم کۆڕەدا لە کاتێکی گرنگدایە، کاتێکی بڕیاردە لە پەیوەندەکانی نێوان ئەمریکا و ئێراندا. لەو دەمەدایە کە ئێران هەوڵی بەدەستێنانی چەکی ناوچی بە ڕێگای تیرۆرکاریەکانیەوە دەدات کەوا ڕووی ڕاستەقینەی ڕژێمی تاران بە جیهان نیشان دەدات کە چ جۆرە ڕژێمەکە و
پێشەنجی تیرۆرکاری لە جیهانی مۆدرێندایە. هەروە دەوڵەتێکی پشتیوانیکەری توندوتیژی کە هەردێت و زەختر دەبێتەوە وەک بڵێ سنووری نفوزی خۆی لەسەر شانۆی جیهانیدا تاقی دەکاتەوە. The regime in Iran has a long track record of denying human rights, seeking weapons to threaten their neighbors, engaging in dishonest diplomacy and suppressing dissent, and promoting systematic, sustained and deliberate proxy violence and terrorist activity. پرۆفیسۆر شیهان گوتیشی ڕژەمی ئێران سەرجەلەیەکی دوور و درێژی هەیە لە بواری سنووردارکردنی مافی مرۆڤ، هەوڵی بەدەستێنانی چێکی ناوچی بۆ هەرشەکردن لە دراوسێکانی و گرتنەبەری دیبلۆماسیەکی ناڕازگۆیانە و چەوساندنەوەی جودابیران و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە بەرنامە هانی جمجۆڵی تیرۆرکاری لە سەرانسەری جیهان و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دژی کەمینە نەژادیەکان بە کوردیشەوە و ئەندامانی ئۆپۆزیسیۆنی هەموو لایەنەکان و ژن و هەر کەسێکی دیکەی کە دژی فەرمانڕەوایی ئاخوندەییان بێت. هەموو ئەمانە بەباشی تۆمار کراون. ئەمانە هەمووی مۆرچی تاوانکارانن نەک دەسەڵاتێکی سیاسی ڕەوە، هەروەها بە دڵنیاییەوە ڕەفتاری دەسەڵاتێکی پێشکەوتونیەکەوە ئێمە هیچ متمانەیەکمان پێی هەبێت. پرۆفسۆر شیهان گوتی هەڵوێستی تاران لە سەردان و سندەکان لەمەڕ بەرنامە ناوچیەکەی ئەوەی سەلماندووە کە جێگای متمانە و باوەڕپێکردن نییە و گوتی سەرۆک بەراک ئۆباما وێ دەچێت بیەوێت بەبێ دەنجی بەرەو ڕووی جیروگرفتی ئێران ببێتەوە و ئەوروپایەکان داوای بەردەوامبوونی وتیوێژەکان دەکەن کە کاتی زێڕین بە ڕێبەرە درندەکانی ئێران دەدات، هەروە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان ئیدعای پێشکەوتن دەکەن بە ڕێگای دانووسەندنەوە. ئەمانە بە شێوەیەکی پەرەسەند و جێگای گومانن. پرۆفیسۆر شیهان گوتی بۆ ئێمە هەر ئەوە بەس نییە کە پێشێلەکانی مافی مرۆڤ ئێران مەحکوم بکەین، ئەوە بەس نییە کە بە سانایی شێوەی تیرۆرکاری ئێران نیشان بدەین، هەروەها ئەو بەس نییە کەوا بە شێوەیەکی سادا گەمارە و دژی ڕێبەرانی ئێران دابنین سەبارەت بە ڕەفتارە تاوانکاریەکانیان. پێویستە ئێمە باسی کۆششی ئازایانەی ئۆپۆزیسیۆن بکەین و پشتیوانیان بکەین. For real change to be realized, anti-regime uprisings need to be embraced, however. بۆ ئەوەی گۆڕانی ڕاستەقینە بێتە دی هەرچۆنێکی بێت ڕاپەڕینی دژ بە ڕژێم پێشوازی بکرێت، خەڵکی ئێران پێویستی بە پشتیوانی هەیە بۆ ڕزگاربوون لە کۆت و تەوقی زاڵمەکانیان، ئێستا کاتی ئەوەیە پشتیوانی لە داواکاریانکانیان بکرێت بۆ گۆڕانکاری، کاتی ئەوەیە یارمەتی ئۆپۆزیسیۆن بدرێت و دانان بە بۆچوون و تێڕوانیەکانیان کە ئێرانێکی دێموکرات و ئاشتی خوازانەیە. کاترین پۆرتەر دامەزرێنەر و سەرۆکی ئەنجومەنی ڕێبەراتی بۆ مافی مرۆڤ کە یەکێکی دیکە بوو لە ڕێکخرانی کۆڕەکە لە وتارێکی کووردا گوتی وەک ئەمریکاییەک شەرمەزارم لە حکوومەتەکەم کەوا لە دژی ڕژێمی ئێران پشتیوانی ئێوەمان نەکردووە بۆ ژیانێکی باشتر لە ئێراندا. گوتی من زۆر باوەڕیم بە چارەسەری ئاشتیانە هەیە بۆ کێشەکان و دەبێت سنگ فراوان و پشو درێژ بین، بەڵام من باوەڕیم بەوە نییە کە سنگ فراوان و پشو درێژ بین لەگەڵ ئەم ڕژێمەی ئێراندا. We must raise our voices again. We must get angry. ئێمە دەبێت جارێکی دیکە دەنگمان هەڵبڕین و تووڕەبین و پێویستە ئێمە هەست بە شەرمەزاری بکەین کەوە کارێکی ئەو تۆ ناکەین بۆ یارمەتیدانی ئەو خەڵکەی کە بەڕاستی پێویستیان بە یارمەتیە. هەروەها دەبێت ئێمە لەم بارەیەوە هەنگاو بنێن و هیچ شتێک ناگۆڕێت ئەگەر ئێمە ئەو کارە نەکەین. هەر سەبارەت بە 23مین ساڵیادی تیرۆرکردنی عەبدوڕەحمان قاسملو گوتی And we're here today to celebrate the life of one of the most wonderful men who ever lived. ئیمڕۆ ئێمە لێرەین بۆ خۆشی دەربڕین لە ژیانی کەسایەتیەکی زۆر چاچی کەوا ژیاوە، بەڵام بەدبەختانە دکتۆر قاسملو 23 ساڵ لەمەوبەر بەدەست بەکرێگیراوانی ئێران کوژرا. پەیامەکەی ئەو هیوا و ئومێد و مەبەستێکە کە ئێمە پێویستە بەکاری بهێنین بۆ ئاراستەکردنی کۆشەکانمان لە داهاتوو بۆ یارمەتیدانی هەموو خەڵکی ئێران. بە پێی زۆر لە بەشداربووانی کۆڕەکە بیرەوەری مەرجی ئەم کەڵە پیاوە و میراتەکانی لە نێو کوردستاندا هەر زیندووە و کاریگەریەکی زۆری لەسەر خەڵکی کوردستاندا هەیە. جارێکی دیکە ڕەحیمی ڕەشیدی ئەو وانانەی کە دەکرێت لە دکتۆر قاسملو فێری بین بۆنەوەکانی ئەمڕۆ دموکراسی خوازی یا ئەو تایبەتمەندی و پرەنسیپە گرنگانەی کە ئەو هێنایە و تەفگەری ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستانەوە ڕێزگرتن لە مافی مرۆڤ، هاوپەیوەندی لەگەڵ حیزبە کوردستانیەکان، بیری کوردستانی، بەردەوام بوون لەسەر خەبات و شێلگیربوونی خەبات و بەجێنهێشتنی خەڵک لە کاتی تنگانەدا.
لەبیرمان نەچێ ئەوە گرنگترین وانەکانی دکتۆر قاسملوون و ئەو پرنسیبانن ئەو نەک تەنیا لە قسەدا دموکرات بەڵکو لە کردارا دموکرات بوو و باوەڕی بەوە بوو و پلەی زانستی هەبوو لە باشترین دانیشگاکانی دنیا بەڵام هاتۆ لەو شاخ و داخ و چێوەی کوردستان بە نەبوونی دەستیدایە خەباتێکی شێلگیرانە بۆ سەرخستنی پرسی ئاشتی بۆ گەیشتنی گەلی کورد بە ماف و ئازادیەکانی خۆی وانە زۆرە لە دکتۆر قاسملو فێربوون بەڵام بە باوەڕی من بەردەوام بوون لەسەر خەبات و تێکۆشان دەکرێت لە بنەڕەتی ترین وانەکانی مەکتەبی دکتۆر قاسملو بوو کە دەکرێت لێ فێربین و ئەو ڕۆژ دەبینن ڕاستە سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوو بەڵام ئەمڕۆ لە دەرەوەی ئەو حیزبەش بە هەزاران کەس باوەڕیان بە ڕێباز و بە بیرەکەیەتی و وەکو ڕێبەرێکی نەتەوەیی جێگا و پێگەی خۆی داکتا و ئەوڕۆ دەتوانین بەنلانی کەم لە ڕۆژهەڵاتی کوردستان بە نفوسترین و خۆشەویستین ڕێبەری کوردە. ڕایان ماوڕۆ لێکۆڵەری ئاسایشی نیشتیمانی لە دەستگای فاکس نیوز ئەویش لە پەنیاڵەکەدا بە وتارێک باسی مەترسیەکانی کۆماری ئیسلامی ئێرانی لەسەر کۆمەڵگای نێونەتەوەی کرد بە تایبەتی بەکارهێنانی کۆمەڵە تیرۆرکاریەکان لە سەرانسەری دنیادا و هەروەها چۆنەتی هەوڵدان بۆ ڕێگاگرتن لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی لەناو ئەمریکادا. پاشان کۆڕەکە بە چەند پارچە گۆرانیەک کۆتایی هات. حەیدەر کەریم بەشی کوردی دەنجی ئەمریکا. دەردێڵوان گران بوو چوودگایەن سەردای نەوەک بابوو برابێ کوردستانێکی دەست بەردان